دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی فرا کەلتوریە دەپرسین ئامانجی دەستنیشانکردنی ئەم ڕۆژە بۆچی و هاوکات پێستادا فرا کەلتوری لە جیهان و لە هەریمی کوردستاندا چۆن بە جۆرێک لە جۆرەکان قسەی لەسەر دەکرێت یاخود چۆن ئاشنایە بە هاوڵاتی وەتەکان و هاوکات باز لە فرا کەلتوری دەکەین لە نێوان نەوەکاندا. تایبەت بەم بابەتانە دکتۆر ئەرسەلان سەیدزادە دکتۆرا لە گشتپێدانی مرۆیی لە ستودی بیانی کورسانی زمانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. سپاس بۆ بەڕێست و هیوادارم بتوانین لەسەر قسەکردن لەسەر کللتور و ڕۆشنبیری بە ئاراستێکی باشەوەری ئومێد دەکەین. دکتۆر سەرتا لە ئامانجی دەستنیشانکردنی ئەم ڕۆژەوە دەست بکەین. ڕۆژێک تایبەت بە فرا کەلتوری بۆچی بوونی هەیە؟ خاتون گیان ئەگەر ئێمە یەک تۆز بگەڕێنەوە بۆ دوای جەنگی جیهانی دووهەم، ئێمە ئەزانین ئەوانەی کە سەرکەوتن دوای ئەوە بوون بە دووبەرە، بەرێک کە بلۆکی ڕۆژهەڵات بوو، بەرێکیش کە بلۆکی ڕۆژ ئاوا بوو. ئەم دووبەرەیە هەر ئەوە نەبوو بێن جەنگێکی مادی بەرامبەر بە یەک ئاشکرا بکەن، هاتن جەنگێکی دەرونیان دەست پێ کرد. ئەگەر ئێمە دیقەت بدەین فکری مادی زۆر کات بەخۆیان ئەڵێن ئێمە فکرێکی فەلسەفین لە دوو تەوەرە کاریان کردووە، یەکیان پێوترێ دیالکتی مێژووی، یەکیشان پێوترێ دیالکتی مادی. تۆزی قوڵێکینەوە ئەزاو قورسە بێ وەسەبی بەس شتەکە ڕوون بێتەوە. لێرە ئەمان بەم دوو ئاراستە بوارە ڕۆشنبیری و کللتوریەکان خستە خزمەتی خۆیانەوە بۆ ئەوەی شەڕێکی بکەن بلۆکی ڕۆژهەڵات. ئەوانیش وەکو سیستەمی سەرمایەداری خۆنەوەستان. حتا من بیرمە لە کۆتاییەکانی نەوەدەکانە پیاوێکی وەکو فرانسیس فۆکۆیەوە کە هاتە کوردستانەوە هاتەوە زانکۆی ئەمریکی، کتێبێکی نووسی بە ناونیشانی نیهایەتی تاریخ. مێژوو کۆتایی بێت لە چییە؟ لەوەی کە سەرمایەداری زاڵ ئەبێ بەسەر هەموو جیهان. هەر لەو سەردەما پیاوێک سیدامی الحەضاراتی نووسی کە ئەویش هەنتەنگۆن بوو. ئەم کتێبانە کە نووسراوێن هەر لە خۆیەوە نەنووسراوە. من هەموو جاری نمونەیەکیان بۆ لەم بوارە ئەڵێم کۆمپانیایەکی جیهانی دوو وێنەکێشی زۆر بەناوبانگیان بانگێش کرد بوو بۆ لای خۆیان، کە بانگێشیان کرده بوو هاتن وتیان کاکە ئادەی ئەمانەوێ شتێکمان بۆ بکێشن دەربارەی ئەوەی ئێمە چۆن بتوانین پارێزگاری لە گیان لەبەران بکەین و ئەگەریش ئەم گیان لەبەرانە مردار بوونەوە چۆن مرۆڤ بۆ نمونە شوێنێکی تایبەتی هەیە، گۆڕستانێکی هەیە، قبرستانێکی هەیە، بۆ ئێمە نین شوێنێکیش بۆ ئەمان دروستکەین. پێش ئەوەی دەستکەن کابرا هات یەک زەرفی هێنا، زەرفەکە داخرا بوو، تیتخوا ئەم زەرفە بالای ئێوە بێ بەزمەی کەنەوە کە هاتمەوە بەلاتان ئەکەینەوە بە یەکەوە. ئادی وێنەکانم بۆ بکێشن. ئەمانی ژوێنەی ورچیان کێشا، لە پەنایە باخچەیەک هەبوو، لەسەر باخچەکە نووسرا بوو با ئێرە بێتە بە هەشتی گیاندابەران. ئەم هەمووی دوای کابرا دوای ئەوەی کە هاتەوە دوای نیو سەعاتێ هاتە ژوورەوە، کە هاتە ژوورەوە سەی دەکات وێنەکان کراوە، دەستی کرد بە پێکەنین. ئەوشتیان بۆ پێەکەنی تیتخوا ئەرک نەبێ ئەو زەرفەی کەیان پێتان تخوا بیکەنەوە. کە زەرفەکانیان کردەوە سیرەکە ئەم وێنەیە لەو وێنەیەوە نزیکەکە هەیە. هەش پیان سیر بوویان باشە تۆ چۆن زانیت ئێمە وێنەیەک ئەکێشین بەم ئاراستەیە ئەڕوە. تی ئەخر بەڕێزان ئێمە ئیشمان لەسەر ئەمە کرد بوو. تیان چۆن؟ تی کە ئێمە هاتین سارێکمان نار بە شوێنی ئێوە، هاتین لە شوێنێک و ئێوەمان هێنا بۆ نمونە وێنەی ورچی لێ بوو، ورچەکە لە ئێوە دروست بوو. وێنەی ئامێری موزیکی لێ بوو، چونکە ئێمە ئەو کاتێک کە ئێوە شوێنی ترافیک بوەستان کۆمەڵی مناڵمان هێنا دیمەنی ئامێری میوزیکی پێوە بوو. هات هەموو کاریگەریەکانمان ئێمە تۆمار کردبوو لای ئێوە. ئەم تۆمارکردنە کاریگەریشی هەبووە لەسەر ئێوە لە وێنەکانشە بە دیمان کرد. ئەمە ژوای کردووە لای ئێمە. ئێمە هەتا ئەم ڕۆژەی کە دەستنیشان کراوە زانیویانە قۆناغی مێژووی بەرەوکوێ ئەڕوە. من دژی تۆ بم، ئەو دژی ئەوە، ئەم کللتور دژی ئەو کللتور ئیشەکە. نایە لێرە گرنگی بۆ بدا شتە جوانەکانی کللتورەکەی خۆی نیشان بدات.
لێرە گرنگی بە چی ئەدات گرنگی بەوە ئەدا من چۆن بتوانم بەرامبەری تۆ بم چۆن بتوانم بەرامبەر بە تۆ بوەستمەوە ئەمە وای کردووە ئەمان ئەگەر دیقەتی ناو نیشانەکەش بدەین ئێمە ئەم ڕۆژەی کە ناوێن ناوە فرە کللتوری بۆ چییە؟ بۆ گەشەکردنە و پێکەوە گفتوگۆ بکەین کابێتە لە گفتوگۆ قوت و هێزی من دەرئەکەوێ لە پێکەوە ژیانە من بۆم دەرئەکەوێت کە لە بواری کردداریە من ڕاستەکەم چکە زۆر کاتیش ئێمە لە بواری قسەکردنە لەوانەیە بتوانین قسەی جوار بکەین بەڵام بەکردداری بە جۆرێکی ترە کەواتە دکتۆر لێستادا فرەکلتوری ئەگەر لە جیهان ینی لێ بڕوانی و باسی بکەی لە جیهانەوە فرەکلتوری ڕەت دەکرێتەوە یان ئێستا بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بڵێ قبول دەکرێت ئێستا ئەگەریمە دیقەت بدەین بە تایبەتی لەم کۆتایانی ئەم ساڵانە ئەو هەموو کۆچەی کە کراوە بەرەو ئۆروپا چی کردووە دوو کللتوری دروست کردووە دروستە نەک ئەمە یعنی مە ئەگەر کۆنتر بگەڕێینەوە ئێمە کاتی خۆی ئیبن خەلدون کە دامەزرێنەری زانستی کۆمەڵناسیە چەمکێکی باس کردووە کە پێی ئەوترێ بە عەرەبی چەمکی حەزارەت و بەداوەت یعنی چی حەزارەت و بەداوەت یعنی ئەو کەسانی کە لە ناو شارە ئەژین و خاوەن شارستانیەتن لەگەڵ ئەو کەسانی کە لە لادێکەوانە کۆچیان کردو بە ناو شار چی دروست بووە کاتی خۆی دوو کللتوری جیاواز دروست بووە حتا علی وەردیش کە لە کۆتایەکانی نەوەدەکانە وەفاتی کردووە هاتووە ئەویش ئەمەی باس کردوێتەوە ئەبەی زەق کردوێتەوە کە ئیزدیواجێتی کەسایەتی لە چی دروستە بێ تەبەندیکردنی دوو کللتوری جیاواز ئەمە ژوای کردووە لە ئەوروپا بیر لەوە بکەنەوە ئەم هەموو خەڵکە بەم ڕەگەزە جیاوازانە بەم ئاینە جیاوازانە کە ئەچنە ئەوروپا ئەگەر تۆ ئەوەستی بەرامبەری نابێت ئەی ئەگەر ناوەستی ناشکری ڕەدی هەموو شتەکانیان بدەیتەوە لەبەرەوە هاتن بیریان لەوە کردەوە کە ڕۆژێ دابنرێتەوە پێکەوە ژیان هەبی ئەم پێکەوە ژیانە وای کردووە بەجددی کە ئێمەمانان چوینێتە ئەوێەوە ئەوەشمان لەوانەیە هەست پێکردی بێ کە ئێستا قۆناغێکی باشی بردووە ئێستا تۆ سیرەکی هەموو نەتەوەکان لە کاتی بۆنە ئاینەکانیانە لە بۆ کاتی بۆنە نەتەوایەکانیانە حتا پشووە بۆ منداڵەکانیان ئەمە وای کردووە کە ڕێگە و جێگە کراوەتەوە ئەمان ئاهەنگەکانی خۆیان بگێڕن شانازیەکانی خۆیان پیشان بدەن لە ڕۆژی خۆیانە بتوانن شتی کللتوری خۆیانیان هەبێ ئەمەش وا ئەکا کە بتوانین بێکەوە باشتر بژیت ئەگەر وانە بێ زۆر قورسە لە زمانێکی ئاوا تۆ بیتەوە شتە ناکۆکیەکان زەقکەیتەوە پێویستەکە ئەمە چی لێ بکەین بچووکی کەینەوە حەسریکەینەوە بۆ شتە جوانەکان ئاڵواڵام بەڵێ دیارە دکتۆر کللتور بەشێکە لە ڕۆشنبیری ئەم ڕۆشنبیریە بە تایبەتی با بڵێن ئەگەر براوزکاریەک لە بینی نەوەی نوێ واروهانەوەی باو باپیرانمانە هەبێت ئەم ڕۆشنبیریش لای گەنجان هەیە وەکو کللتورەکە یان بە جۆرێک پێکداچوونێک هەیە لە بینینەوەکانە بۆ قبولکردنی ئەم کللتور و ڕۆشنبیریەتە خۆی مەیەکی لە گرفتە زۆر سەرەکیەکانمان هەمیشە نەوەی نوێ نەوەی کۆری قوبڵ نییە هەمیشە تەبات تۆ نەک هەر لە بواری کللتوریشە تۆ بۆ نمونە مناڵێکی بچووک پەروەردە بکە تو سیرکە ئەتەبێت ئەو قەنەعاتانی خۆتی بۆ باس بکەیت ئەویش زۆر کات پێێتەڵێ دایە برا خوشکم تۆ زمانی تۆ لەگەڵ زمانی من جیاواز یعنی مەیەکێکە لە گرفتە زۆر پەروەردەیەکان کە ئێستا هەمانە لە کولتوریەکەشا وایە ئەو شتانی کە کاتی خۆی لای ئێمە هەبووە ئێمە زۆر کات من لە تۆڕەکانی کۆمەڵایەتیە کۆمەڵشتی دیمەنی کۆممان پیشانە درێها چۆن ئێمە دائنیشتین شەوان چۆن ئەخەوتی پێکەوە چۆن ژیانمان ئەبردە سەر جلوبەرگەکانمان چۆن بوو کە ئەیبینیت هە لە خۆتەوە ئیسراحەتیت بە دەروونتە دروستە بەس ئایا کە تۆ بیت ئەمانی خۆت بۆ ئەو باس بکەیت لەوانەیە قوبوڵی نەبی لەوانەیە ڕازی نەبێت حتى ئەماوەی پێشوە قسەمان لەسەر ئەوەیە کرد بۆ نمونە کۆششکردی منداڵ بۆ کاتی تاقیکردنەوەکانە باوکێک ئەوێ ئەو سیستەم و پلانی کە خۆی هەی بووە بۆ کۆششکردن بە بناڵەکەی ئەڵێ من کاتی خۆی 14 ساعت کۆششم کردو 16 ساعت کۆششم کردو تۆشە بێ وابی بەس ئەمە ناکرێ بۆ چونکە عقلێتەکە زەمانەکە تێگەیشتنەکان هەمووی جیاوازن لێ کلتوریش وایە ناکرێ ئێمە بە تایبەتی لە کلتورە بواری ڕۆشنبیریش ئەگرێتەوە بواری کۆمەڵایەتیش ئەگرێتەوە خوونەریتیش ئەگرێتەوە ناکری ئێمە بین ئەم شتانە هەمووی بەسەر مناڵەکانمانە بسەپێنی زۆر گرنگە من بزانم چۆن تەعاون لەگەڵ ئەم مناڵانە ئاکەم زۆر گرنگە ئێمە بۆ من لە بۆنێکی نەتەوەیە لە کاتێکی نەورۆزایە کاتێکی جەژنەکانایە تۆ زۆر کات حەزەکی مناڵەکانت جلێکی کوردی ئاڵوواڵایەن لە بەرابێ بەس لەوانی ئەو حەزی لێ نەبێ ناکرێ من بێم بۆنەکە تێک بدەم لە بەرجلەکە من دێم لێرە بەلای خۆشەویستەکەم شتی جوانی بۆ ئەکڕم بەڵام با ئێمە جارێ بۆنەکە بهێڵینەوە
شتەکانی تریش ئەگەر وازی لێبین لە قۆناغێکی ترە لە دیمەنێکی ترە زۆر کات لەوانەیە ئەو ببینێتەوە لەبەر زۆر گرنگە جیلی کۆن نەوەی کۆن بزانێ چۆن ڕەفتار ئەکا و چۆن ئەتوانێ ئەم شتە بە تایبەتی نەتەوەییانە ئەم شتە کللتوریانە بەنەوەی تازە بگەێنێ ئەگەر ئێمە بمانەیە بە شێوازێک بیگەێنین کە شێوازێکی ڕاستە و خۆ بێەوە بیسەپێنین زۆر زەحمەت ئەبێ لەبەرەوە زۆر گرنگە بۆنەکان بە تایبەتی دەستخۆشیمەیە بۆ بەڕێستان ئێمە بتوانین لە ڕێ ئەم کەناڵانەی شەواجارێکی تر کاریان لەسەر بکەین و پەیامەکاریان بگەێنین و بوونی ئەم شتانەیانی بوونی کەسایەتی من کاتێک کە ئەمەوێ کەسایەتێکی کوردی دروستکەم ئەم کەسایەتی کوردیە ئەبێت لە بیرکردنەوەیە لە ڕۆشنبیریە لە یادەکەیە لە مێژووەکەیە بێت کۆمەڵێشتی لە خۆگرت بێ ئەگەر لە خۆی نەگرت بێ ئەو کاتە خۆی لە دەستداوە باشە دکتۆر بوونی کۆمەڵ و ڕێکخراوەکان یاخود بەشێکیان کە کار لەسەر کللتور و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن و زیندووکردنەوەی نەریتە کۆنەکان و کللتوری کوردی ئەکەن یاخود ئاشنابوونی کللتوری وڵاتانی دیکە بە کللتوری کوردی ئەمە خۆی لە خۆیدا تا چەندە گرنگە و تا چەندە هەنگاوی یەکتر قبولکردنی کللتورەکان دەهێنێتە پێشەوە ئێمە بمانێ و نەمانێ لەم زمانە کە زمانی عولەمەیە گیان بوونە ناتوانین ئێمە خۆمان پەراوێزخەین چکە خۆت پەراوێزەخەی ئەو لافەوە هەر لێتەیە و هەر ئەدبا ئەو کاتە هەد ناتهێڵێ لەبەر زۆر گرنگە من بزانم چۆن وەری ئەگرم و چۆن لەگەڵ ئەوانەی خۆمە ئەیگونجێنم و چۆن ئەتوانم ئەو شتانی کە گرنگە بۆ ژیانی ئێمە بۆ داهاتووی ئێمە بۆ بنیادنانی مەعریفی ئێمە بەکاری بهێرم چونکە ئەگەر هەر شتێک من بووم بە بربەست لە بەرامبەریا زۆر کەت لەوانەی هەندێک کەس هەیە دائیمەن ئەو شتانەی کە بربەستی بۆ دروست ئەەکەی زیاتر حەزەکە بەهانایەوە بچێ زیاتر حەز ئەکا تاقیب بکاتەوە لەبەر زۆر گرنگە ئێمە لێرەوە بین یەکی لە شتە زۆر گرنگەکان بین قسە لەسەر ئەوە بکەین ئایا ئەم بەجیهانی بوونە ئەم کللتورە نوێی کە دێتە لای ئێمە خۆی نوێ نییە لە ئەساسا لای گەلانی تر کۆنە چۆن لای ئێمەش هەندشتی کۆن هەیە لای ئەوانیش کۆن بەس بە ئێمە نوێیە ئەم کللتوران ئێمە بین و بەراوردی لەگەڵ چۆن مامەڵی لەگەڵ بەڵێ ئێمە دین و بەراوردی لەگەڵا ئەکەین باشە ئەم بابەتێکی ئێمە قسەی لەسەر ئەکەین یەکتری قوبوڵکردن باشە ئایا لەم سلێمانیە بوونی هەبوو یاخود نەیبووە بوونی گەڕێکێک بە ناوی جوولەکەکان لەم سلێمانیە ئەمە یەکتری قوبوڵکردن نییە بوونی کەنیسەکان لە ناو سلێمانیە ئەمە یەکتری قوبوڵکردن نییە بوونی دوکاندارێکی جوولەکە لە پەلای دوکاندارێکی مسلمانە ئەمە یەکتری قوبوڵکردن نییە ئێستا ئەچی بۆ منتەقی هەڵەبجە و ئەوانە کاکەیەکان دەبێن باشە دراوسەی یەکن لە بۆن و ئاهەنگەکانە بە یەکەوەن بێجگالەوە ئێستا پەرزگەکانی خۆیانیان هەیە یعنی ئەمە خۆی بۆ خۆی وا ئەسەلمێنێکە لە کوردستانی ئێمە بە تایبەتی بە ناڕاستە و خۆش بێ بەلا شعوریش بێ خەڵک ئەوەی پێ قبوڵە کە ژیانێک بۆ خۆی دروستکە دوور بێ لە کێشە دوور بێ لە مشکیلە من کاتێک کە ڕێز لە بە ڕێزت ئەگرم ئەو کاتە خۆم بە ڕێز ئەبمەوە کاتێک کە من دێم و نایم دژایەتی قەنەعاتەکانی تۆ بکەم ئەو کاتە توش قەنەعاتەکانی من وەرئەگری لە هەموو بوارەکانە زۆر گرنگە ئێمە بیر لەوە بکەینەوە ناکرێ و ناژبێ من بێم با بزانم بە دژایەتیکردنی هەر کەسێک من سەرکەوتووە بم ئەگەر بێت و من بمەوێت سەرکەوتوو بم بەهای من لە شێوازەکەمایە عەرەب قسەی زۆر جوانی هەیە خاتون ئەڵێ من نایم شێوازێکی تایبەتیم هەبێ لە ڕەفتارکردنە هەمیشە چاوەڕی ئەوە ئەەکەم بزانم تۆ چۆن ڕەفتارت لەگەڵا ئەکەیت هەرچەنە من لەگەڵ ئەوام ئەگەر هەر چۆنێکیش ڕەفتارم لێکرا من نایم کەسایەتی خۆم ئەوەی کە بنیادم ناوە لە بچووکترین شتا لە دەستی بدەم من دێم کەسایەتی من ئەو راپۆرتێک کە بەڕێستان لەسەر خاتون نێرجیریش پێشکاشت کرد من دێم ئەڵێم ئەو کەسانە کەسی گەوران لە کاتە ناڕەحاتەکانە گەورەیان دەربکەوێ نەک لە کاتە ئاسایی و نۆرماڵەکانە دەربکەوێت چکە لە کاتی ئاسایی نۆرماڵە هەمومان نتوانین شتی جوان پێشکەشکەین بەڵام لە کاتی ناڕەحاتیە گرنگەوەیە جەوهرە جوانەکەمان پێشکەشی خەڵکی باشە دکتۆر کاتێک کە باس لە یەکتر قبولکردن یاخود فلە کللتوری دەکەین زۆر جارەنگە کللتورێک بێتە نێو وڵاتی ئێمە کللتوری ئێمە قبول کراو نەبێت لەم بارودۆخەیە چۆن مامەڵە دەکرێت من ڕەنگە سەمایەک بۆ وڵاتێک کللتورێکی کۆن بێت و ئاسایە بەڵام ئەم سەمایە ئەگەر لە شقامەکانی کوردستان بکرێ ئەگەر لە هۆڵێکی ئاهەنگی کوردستان بکرێ ئەمە نامۆ بێ لە کاتێکە ئەمە کللتورە
و چۆن مامەڵە لەگەڵ ئەمە بکرێت ینی ئێمە لەوانەیە وەکو باسمان لێکە لەوانەیە گەنجێک حەسکە ئەمە بکە لا سەهی بکاتەوە زۆر کات ئێمە عەرەب قسەیەکی لە خالف تعرف شتێکی ناهەموار بکە بۆی بناسرێت بۆی دەربکەوی بۆ ئەوەی ئەها هەندێک جار تۆ لێ ئەعلام سەحافە میوانێکت دێ هەندێک قسەیەکە بەس بۆ ئەوی دەرک بکەوێتیایە بەس لەما ئێمە چۆن بتوانین مامەڵەی لەگەڵا بکەین وەکو بەڕێزت فەرمووت باشە تۆ توێ سەمایە بکەیت جار ئێمە خۆمان سەمامان هەیە یاخود نیمانە بەدڵنیایەوە باشە ئەتەوێ گۆرانیەک بڵیت ئەم گۆرانیە کە خەڵک لێی تێنا بگات تۆ بۆ کێی ئەڵێ ئێمە بەجددی کە تۆ ئەتێ دەنگ بەرزکەیتەوە لەوانەیە هەندێک جار من و تۆ هەندێک لە کەسی دەندەنەیە لەگەڵ خۆمانە ئەەکەین ها بۆ خۆمانشت ئەڵین زۆر کات بە قورئان خەڵک گوێی لەم دەنگەی من بێڕاکە وایە بەس بۆ خۆمی ئەڵێم من بەس ئایا من کاتێک کە دێم ئەمە وەکو بەرهەمێکی لێ دێ وەکو خۆ دەرخستنێکی لێ دێ وەکو پێشکەشکردنێکی لێ دێ بۆ خەڵکی یەکەم ئایا خەڵک ئەمەی بەدڵەیە خۆت بەدڵینی ئەگەر بەدڵی نەبوو کابێتە من ئەبێ هەڵوێستەیە بکەم باشە بۆچی بەدڵی نییە لەبەر ئەوەی کە ناگونجێ لەبەر عقلەتەکە قوبوڵی ناکە لەبەر ئەوەی کە ئێمە شتی باشتر و جوانترمان هەیە یا خود نا ئێمە کاتێک بۆ نمونە نەک بۆ نمونە هەر لە سیاقی گۆرانیە لانی ستایلی من حەزی لە گۆرانی خاو بێ لەوانەیە گەنجێکیش حەزی لە ڕاپێک بێت وایە مانی لەبەرسێک حتا لە ستایلی بابەتەکانش ئێمە بگۆڕانکاری بکەین لەبەر زۆر گرنگە کەسێک کە دێت ئەوە بەرهەمێ پێشکەشکە بزانێ بۆ کێ پێشکەشەکە جۆری ئەو کەسانی کە پێشکەشی ئەکا ئەو شوێنەی کە پێشکەشی ئەکا ئەی باشە ئێستا من تۆ بەیەکەوە گفتوگۆکەین بینەرانیش ئەمان بینن باشە ئەگەر گفتوگۆکی من و تۆ بابەتێکی جەوهەری نەبوایە گەرم و گۆڕ نەبوایە سوودێک بە خەڵک نەگەێنین خەڵک کەناڵەکە ئێمە ناگۆڕێ کەواتە ئەویش هەروەهایە خەڵکێک دێت وتی ئەپەڕێ هەر دوێنێ من لەوانەیە بە بازاڕەت تێپەڕی بم ئێستا جوانیشە لە لایەکەوە لە لایەک شلانی تۆزێ پارە پیاکردن بێ هونەرمەندێکە بینیت موزیکێک ئەژەنێ لەلایەکۆ جوانە ئەو ژاوەژایی بازاڕی بۆ ئەکاتەها وەزعێکی هەیە منی جووەستە وایە وانە بەس ئەگەر لە وڵاتی ئێمە ڕێز لە هونەرمەندیش بگیرایە لەوانەیە ئەویش خۆش نەبووە ئالوێ بواە بەڵام ئەو کللتورە خۆ کللتورێکی منخۆڵە لە ئۆروپای هەزارە هەشتی وامان بینیەوە ئێمە بەس ئاستانیش وا دەبێت ئەو بۆ دەکرێت بەس لەلایەکەوە شۆ ئێستا بۆ نمونە من ناکە ئینکاری لەو کەسە بکەم لەوانەیە ئەم کەسە بتوانێت لێرە بژێبێکی ژیانی خۆی بکات بەس باوەڕم پێکی شتێکی جوانیش شتێکی ناسک لە ناو ئەو ژاوە دەنگی سەیارە قەرەباڵخی جەرێ کەسێک بێزارە لە خۆی یەک تۆز هەڵوێستەیەکەکە ئاسوودەیە وەرئەگری و کارەکە خۆیتەوە لەبەرەوە ئەکرێت ئێمە شتەکان بزانین تا چ ڕادەیەک سوودی هەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ دکتۆرە ئەرسلان سەیزادە دکتۆرە لە گەشەپێدانی مرۆیی دووبارە سپاس بۆ بەڕێستان